مام ڕزگار نادرە دانیشتووی وڵاتی بەریتانیا شاری بێرمیگام مانگی ڕەمەزانتان پیرۆز بێ و خوای گەورە عیبادەت و هەموو شتێکتان لێ قبوڵ کە ئینشاءالله هەموو ساڵێکەوە بە تایبەتی ئەم ساڵیش خەریکی خواردن دروستکردنین و برا موسڵمانەکان ڕۆژانە گۆشتمان بۆێنن مریشک پێداویستەکانمان بۆێنن ئێمەش ئامادەیەکەین و بۆ بەربانگ بۆ ئەو بەڕێزانەی کە یەنە مزگەوت و ئەم ساڵ بڕیارمدا هەموو سی ڕۆژەکەی مانگی ڕەمەزان خواردن دروستکەم لە سەعات 1 نیوەڕۆیەم نێتر تا ئێوارە خەریکی خواردن دروستکردنە بم ئەم ڕۆژ گۆشتمان حازر کردووە بە خۆزی لەگەڵ برنج و شلە و ئیتر بامێ و ڕۆژە بامێ ڕۆژ و فاسۆلیا و بەپێی داخوازی ئەو خۆشەویستان میوانەکان کەین بۆ مزگەوت ڕۆژانە نزیکی بۆ 7-8 نەفەر 90 نەفەر ڕۆژانە هێنە مزگەوتەکە بۆ بەربانگکردن سپاس بۆخوا لێرە ئەوانەی کەن بۆ نوێش خوێن بۆ ئێرە بۆ بەربانگ هاوکارێکی باشی ئەمەکەن ئەجا بۆ ئەم بۆ پارە بۆ کڕینی پێداویستیەکان و هەم بۆ خواردن و هەم بۆ شتەکان بەڕاستی ئەم مزگەوتی ڕووناکی لە شاری بێرمیگام زۆری کوردەکانن بە ڕێژەیەکی زۆر کەم قەومەکانی تریان ئەوانەی کە لە وڵاتی غەریبن و لە ئازیزانیان دوورن ئەو خواردنێک کە ئێمە دروستەکەن و خواردنی ماڵە دروستیەکەین جیاوازیە لەگەڵ مەطعەمەکانە بە ئیسراحەت دروستیەکەین سە گۆشتەکە خێنە سەری 5-6 ساعتی پێچێ باگرێکی خاو یعنی خواردنێکی زۆر خۆشیان بۆ دروستەکەن و زۆران بەدڵە بەڕاستی لە مانگی ڕەمەزانە یعنی ئەو مانگە خۆی پیرۆز و مانگە گەورەیە هەمووی خەڵکەکانی کۆ کردوتەوە یعنی هەموو ئێوارەیەک نزیکەی پێشم وتم پێشتر نزیکی 7-8 نەفەر کەیەن بۆ ئێرە یعنی هەمویانی پێکۆ کردوتەوە بۆ قسەکەین و نانەخۆن و داواکارم لەو گەنجە خۆشەویستانە لەو برا موسڵمانانەی دانیشتوی شاری بێرمیگام و دەوروبەری هەموو شارەکانی وڵاتی بەریتانیا ئێمە ئێواران خە خواردن دروستەکرێت لە مزگەوتەکانە پێیان ئەڵەم ئێواران هەمووتان وەرن خواردن ینی بەشدار بن لەو خواردنە هەموو خێرە چکۆ ئەو بەڕێزانەی کە ئەو خواردنەی هێنە مزگەوتم بۆ خێرە و کە ئەو خەڵکانیش لێ خۆن کە ئێمە دروستەکەن ئەمانەوەی خێرێکمان دەستکەوێ و لە مانگی ڕەمەزانە مزگەوتەکان جمعیان دێ لە گەنج لە هەموو کەسێک هیوادارم دوای ڕەمەزانیش بەو جۆرە بێ ئینشاءالله. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الفلاح قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. بنای خوای بەخشندەی میهرەبان ئەلبەتە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی پڕخێر و خۆشی و عیبادەتە خەڵکی بە خۆشحاڵی و مسلمانان پێشوازی لێکن ئێمە شۆک و هەموو مزگەوتەکانی تر لەم مانگەیە ئەتوانم بڵێم پێشوازیێکی باشمان لە مانگ کردەوە خەڵکیش بەگشتی لە هەموو مزگەوتەکان الحەمدوللا لە بەریتانیا بە گەرموگوڕیەوە دێن بۆ مزگەوتەکان و ئێمەش وەکو ساڵانی تر بەرنامەی خۆمان هەر لە تەڕاویحەکان و لە ئیفتارکردن و لە شەوانی قەدر بەرنامانە بێت ئینشاءالله. ئێمە وەکو هەموو ساڵانی ڕابردوو لە ئێوارانی ڕەمەزان هەموو ئێوارانێک ئیفتارمان هەیە ئەوش بە کۆمەکی و هاوکاری خێرخوازان خێران بنووسێ و خەڵکانێکی زۆر بەشدارە بن لەو ئیفتارانە و بە تایبەتی ئێمە هەدەفمان زیاتر کۆبوونی ئەو گەنجانەیە کە خۆیان لێرە یاخون لە ئوتێل و لە هۆستێلەکانن دێن بۆ ئیفتاری مانگی پیرۆزی ڕەمەزان و وەکو تەڕاویحش الحەمدوللا ئەمساڵ ساڵی دووەمانەکە لەگەڵ کاک شێخ عوبەیدە کە تەڕاویحمان بۆ کات
وهوڵە دەین ئینشەڵا لە تەراویحەکانە خەتی قورئانی پیرۆز بکەین لە مانگی ڕەمەزاندا. ئەتوانم بڵێم ئەمساڵ لە ساڵانی تر خەڵک گەرموگوڕی زیاتر پێوە دیارە. ئەوش لەوانەیە چەند هۆکارێک هەبێ. هۆکارێکی ئەوەیە کە ئێمە وەکو جالەی کوردی زیادمان پێوە لە وڵات هەیە ئەلحەمدولیلا و گەنجەکانمان بەرەو پێگەیشتن ڕۆیشتون و خەڵکێکی زۆرش هاتوون وەکو پەنابەر بۆ ئەم وڵاتە. ئەمە هەندێک هۆکارن کە خەڵکێکی زۆر ڕۆکەنە مزگەوتەکان و لە ساڵانی زیاتر قەرەباڵغتر و خەڵک گەرموگوڕی زیاتر پێوە دیارە. لە ڕووی مادیەوە خێرخوازان ئەوان دەستی یارمەتیان درێژ کرۆ بۆ ئەوەی کە هەموو ئێوارانێکی ڕەمەزان لە یەکەم ڕۆژ تا ئاخر ڕۆژ بە جەژنیشەوە ئیفطار بکرێتەوە و چەند کەسێکی خۆبەخشش لێرن لە مزگەوت کە ڕۆژانە خوانەکان ئامادە ئەکەن ئامادەکاریەکەن بۆ ڕۆژەوانان و تا ئێستا پرۆسەکە زۆر بە باشی بەڕێوە چووە الحەمدولله. لە ڕاستیە ئێمە لێرە لەم وڵاتە وەزارەتی ئەوقاف نییە بڵێ سیستەمێک هەبێ بۆ ڕێخستنی ئیشوکاری مزگەوتەکان. ئێمە خۆمانین لێرە هەچ کەسە و ئیدارەی مزگەوتەکە ئیدارەکە بە کە حکومەکە بە مزگەوتەکەەوە بۆیە جێگەی خۆیت کە هەماهەنگیە هەبێ لە بینی مزگەوتەکان بۆ ڕێخستنی ئیشوکاری خەڵکی و بزانین ئێمە ڕۆژانە چ شتێک پێویستە بێت لە وڵاتەیە. چونکە بەڕاستی ئێمەوە لە وڵاتە سابتە بین و مناڵەکانمان گەورە ئەبێ و ئێمە بەڕاستی جیلەکانمان گۆڕانکاری بەسەرا دێت تەنانەت وای لاتۆ کە مردن و قەبرستانەکانیشمان بۆ بەنسیب لە وڵاتەیە. بۆیە ئەبێ هەوڵ بدرێ بەڕاستی پەروەردەیەکی دروستی خانەوادە و خێزان بکرێ و منداڵ و گەنجەکان و لە چه ساڵی داهاتووە ئێمە پێشبینی ئەکەین کە ئەم مجتەمەعی ئێمە کە لە 2000ەکان هاتوونێتە ئێرە کۆمەڵێ گۆڕانکاری بەسەردابێت لە ڕووی ڕێژەییەوە کە هەر ماڵێک لەوانەیە بڵم 3-4 منداڵی هەیە پێ ئەگا گەورە ئەبێ کچە گەورە ئەبێ کوڕە گەورە ئەبێ حسابی ئەو بکرێت پەروەردە کرابی ئامادە کرابێ بۆ ئەوەی ئەم منداڵانە بە دروستی و بە سەلامەتی بچنە ماڵ و حاڵی خۆیان و ئەم مجتەمەعە تەشەنە بسەنێ بە شێوازێکی دروستی ئیسلامی و ئێمەش بەڕاستی توانین دەورێکمان هەبێ وەکو مزگەوتەکان کە چۆن کۆکەرەوەی هەموو جیل و توێژەکانی کۆمەڵگەیە و چۆن خەمخۆری هەموو لایەنە دینی و کۆمەڵایەتی و هەموو جیلەکانی خەڵکە بە هەمان شێوە توانین لە هەموو کایەکانی ژیانی خەڵکە دەوری کاریگەریمان هەبێت و پلانمان هەبێت بۆ ئەوەی کە ئێمە ظاهری لەم وڵاتە سابت ئەبین و ئەمێنێنەوە. يطلع السبرج او تسبيغ زي افضل عاد الحمد لله لێرە مزگەوتەکەمان مزگەوتێکی ینی زۆر گەورە نیە بەس لەخوا بە زیادی بێ باشە ینی پڕا بێتن ئێمە وەکو برەی لە 2019 ئەو مزگەوتەوە ینی کراوەتەوە الحمد لله ینی هەموو ساڵانە ڕەمەزان ئیفتارەکە 30 ڕۆژەکەمان هەبوو الحمد لله ئێوارانیش قەڵەباڵغێکی زۆری بخۆ بینین دوایەوەی کە برەی ئفتارەکەش تەراویحەکان هەیە تەواویش الحمد لله 2 ساڵەکە شێخ عوبەید پێشنێژمان بۆ کاتن ساڵانی تریشمان هەر هەمان بوو قەڵەباڵغێکی باشی بەخۆ بینیتن الحمد لله ئەمڕۆ جێگامان نەبوو هەر لە کاتی جومعە و زیاتر کە ئیهتیمامی زیاتر پێدەێتن دەی ئەخیرەکانە هەتاکو بەیانی هەل ئفتارەکە و بەربانگ و تەراویحی و دەرس و دراسە و هەل سیرە ئەکرێتن تەفسیر ئەکرێ دەرسی دیکە هەیە تا گەنە برەی نیوەکەی دوای دووبارە نوێژ ئەکرێتن دوای نوێژیش پاشێوەکە ئەکرێتن و نوێژەکەین و ئەو کات هەر کەسی ئەچیتەوەە باشە خاستن ئەم ساڵە بزات خەڵکی تر کە هاتۆتە مزگەوتی ماڵێن کە ئێوە گەنجەکانتان زیاترە الحمد لله ینی گەنجەکان ماشەڵڵا دێن پڕە بێتن هەموویان لە چ لە بەربانگ بێت چ لە تەراویحەکانیشدا گەنج زۆر ئیقبالی هەیە لە خوای بەزیادی بیت بەڕاستی مانگی ڕەمەزانی پیرۆز خۆشت نازانی چۆن بەرەکەت لەگەڵ خۆیان ئەهێنێت ئەبینیت یعنی هەمومان بەسەر زۆر تەجروبەیەک یەپڕ بووینە لە خۆی و دەرگای خێر لە هەموو کەسێکە کرێتەوە سوبحان الله شتێکی زۆر جیاوازە لە مانگەکانی ترە
تا هەروە بێتەوە بەڕاستی مزگەوتی ڕووناشی ساڵانە خزمەتێکی زۆری تایە بەڕاستی برایان هەمویان هەڵئەسن بە کۆکردنەوەی یارمەتی بەم بۆ مزگەوتەکە هەموو فەقیر و هەژارن تەنانەت بۆ کوردستان شیێنێرن. السلام عليكم من نام ألندا بيروز بايت لكم لرمضان محمود جارك هم لرمضان لمزقود لقباكم نجي مغرب كم ترويحكم لقباكم دم بمزقود دواجاري بربانجين دواجاري ترويحكين خادين شخوين دواجاري سروينا سيروجي رمضان إما فتار معايا من ديم وكو جنجك نسكي بس 24 سال بالمقامة دانشم ديم يارمتيانا دم خزمتيانا كم خاصة كرداني كالوتيلان شون بيلانن خوادنان كما إما حولدين هاوكاريام كين يهمو جنجا كان كالبير مقامان زياتر وكو مانجي رمضان إما حولدين زياتر كردكان كوب كينو لمزقوتا زياتر كوام كينو خزمتيام كين أواني كزياتر لما لون هو دي رايش مزقود بنوش كان جماعته ترى حكام يكوب كين براسي من عم سشوار صالة زياتر هستكم كردان هاوكاري يكترين مزقوتا يعني يعني براشكاي بلام كردان روان كردوتا مزقوتا كان يعني قران تو برا رود خوابون رقبلهم زيادة مزقتي روناشي أو كأبينم لمزقتي روناشيا سطا بابلين سطا بنجا زيادة كرد وكرد كدين بو مزقتي روناشي عمم سطا سطو بنجا يعني زياد كرد زياد كردو كدين بو مزقتي روناشي بلا الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين وإما تعرضن عنهم ابتغاء رحمة من ربك ترجوها فقل لهم قولا ميسورا ولا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تبسطها كل البسط فتقعد ملوما محسورا إن ربك يبسط الرزق لمن يشاء ويقدر إنه كان بعباده خبيرا بصيرا الله أكبر سمع الله لمن حمده الله أكبر